سڵاو کاتە و باش بەنسبەت ڤایرۆسی کۆرۆنا دکتۆرێکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لێکۆڵنەوەی کردو بۆچی خەڵکی هیندوستان واتە وڵاتی ئیندیا سەرەوە 1 ملیارد و 700 میلیۆن نەفەرین بۆچی لەوێت چەند کەسێک تووشی ئەو ڤایرۆسێ بوونە لەبەرەوەی کە ئەوان زۆر بیباری دەخۆن لە هەموو خواردنەکانیاندا بیبار هەیە بیباری تیژ دەخۆن فێریش بوونە مایدەشیان فێر بۆ کێشەشیان نییە بەڵام ئێمە ناتوانین ئەو بیبارەی بخۆین لە بیباریدا مادەیەک هەیە بنی کاپسایسین ئەو مادەیە مادەیەکی شیمیایی دەنێ و بیباریدایە ئەو مادەیە تقریبەن دەڵێن دەگوترێت کە هەموو ڤیرۆس و باکتری و شتی دەکوژێ قارچ ئەو قارچانی کە دەبنە هۆی بۆن و عفونەت و ئیلتیهابی دنێ و زاریدا باکتریەکان ڤیرۆسەکان میکرۆبەکان دەکوژێ ئەوە لەسەر و باوەڕەیە کە ئەگەر ئەمە کە ناتوانین بیباری بخۆین ڕەنگە حساسیەتمان پێ بێ ڕەنگە فێر نەبووین تووشی ئازار و شت بین ئەمە دەتوانێت ڕۆژێ 3 تا 5 جاران بە میسواکی بە فڵچەی ددانیم ددانەکانمان و پووکەکانمان پووکمان بەری زمانمان ئەوانە پشۆین خاوێنی کەینەوە بە بیباری سوورکە هەموو ماڵەکەیەتی خاوێنی کەینەوە بیشۆین ئەو باکتریانە دەکوژێ ڤایرۆسەکان دەکوژێ وهروەها دەتوانین ئاوێدا بڕەکی ئاوێدا هەلکەین و غەرغەڕای پێ بکەین دنێو ئەو کماندا دنێو زارماندا تەنان دەگە قوتیشماندا هیچ نییە بەو شەتەی کە پێ ناڕەحەت نەبین دەنا قوتی دەین هیچ نییە و بەڵکو باشترا خراپیش نییە ئەو ڕێگایە باعث دەبێتە هۆی وەی کە ئەمە کەمتر تووشیە بین یا دەڵێگە باکتریەکە دنێو زاردا بێ دەنێو دەمتدا بێ دەیکوژێ و ڤایرۆسەکەی لە بین دەبا بۆیە سپاسی بەڕێز دکتۆر ئەحمەد نەحچەمی دەکەم کە ئەو ڕوانگەی خۆی دەربڕیوە و هەستی بە بەرپرسیارەتی کردو ئەمیش بەنسبەت خۆم پێم وابوو بڵاوی بکەمەوە لە یوتیوبەکەی خۆم و خەڵک بزان هەوڵندا بە زمانی فەنلاندیش بڵاوی بکەمەوە تایبەتی بۆ کوردانی کە لە فنلاند دەژین هیوادارم بارودۆخەکە بەرەو باشی بچێ هەم لێ فینلاند و هەم لە کوردستان هەم لە هەموو وڵاتانی دیکەی دنیا کاتش خۆش